فشارەکەین لە هەموو ئەوەکان. بەرپرسێکی باڵای کۆمەڵی ئیسلامی دەڵێت کاراکردنەوەی پەرلەمان بە زۆرینە کۆدەنگی نیشتیمانی و سیاسی دروست ناکات و وەستانەوە دژی گەندەڵی و ستەمکاریش بە شەرەفێکی گەورە ناو دەبات. ئەوانەی کە ئێستا ڕازینین لە هەرێمێکدا ئیرادەی خەڵک و میلەت بەرجەستە بێ و بە تەکید لە دەوڵەتدا ناهێڵن. لە میانەی کۆبوونەوەیەکی تایبەت بۆ بەشێک لە ئەندام و کادێرانی مەڵبەندی سلێمانی ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕوونی کردەوە ئەوان لەگەڵ سربەخۆیی کوردن نەک تەنها لە هەرێم بەڵکو سربەخۆیی بۆ هەر چوار پارچەی کوردستان و بە مافێکی سروشتی و شەڕەیشی دەزانن و وتیشی وادەی دیاریکراو بۆ ڕیفراندۆم ناشەرعی و نایاساییە و ئامادەکاری ناوخۆی و دەرەکی بۆ ڕیفراندۆم نەکراوە. وی خەڵک لە ئێمە تێبگا ئێمە چۆن مامەڵەمان کردووە و پێشمان وایجارە یەکەم ئەو مەجلیسەی بڕیاری تێدا دراوە ئەو حەقەی نییە تا تۆ بێت لەگەڵ بڕیاری شەرعی مەسەلەی بەڵێ و نەخێرەکرێ ئەگەر لەو حاڵ بەو شێوەیە سەر نەکەوێت بە زۆرینە کارایەکەنەوە ئەو کاتش تەبعەن دیسان خاڵی یەکەم نایەتە دی کە مەسەلەی بوونی کۆدەنجی سیاسی و نیشتیمانیە. ڕێبوار حەمەد ئەوە بابیری ئەندام و کادێرانی حزبەکەی دێنێتەوە وەستانەوە لە دژی ستەم و قۆڕخکاری بە شەرەفێکی گەورە ناو دەبات و جا هەر کەس و لایەنێک بیکات وتیشی کێشەی کۆمەڵ بوونی نادادی و دەستبردنە بۆ قوتی هاوڵاتیان. خشتەی کاری کۆبوونەوەی ئێمە لەگەڵ مەڵبەندەکانی کۆمەڵ ئەم خشتەیە زیاد لە نزیک یەک مانگە نووسیومانە لە ئەنجومەنی سیاسی وەکو خۆی بۆتانە خوێنمەوە نووسیومانە ئێمە بەنسبەت پارتیەوە سیاسەتی ئێمە بۆ دژایەتیکردنی هیچ حزبێک نییە وەکو حزب و هیچ کێشەیەکی سیاسیمان لەگەڵ هیچ حزبێک نییە وەکو حزب. کێشەی ئێمە دژی خۆسەپاندنە، دژی احتیکارە، دژی تعتیلکردنی موەسساتە، دژی بەهەدەردانی سامانی گشتیە، دژی تەجاوزاتە بۆ سەر حەقی عام وەکو هێزێکی سیاسی هەر خەڵکێک تەجاوزی سەر حەقی عام بکە سەر مافی گشتی بکە ئێمە دژی ئەوەی و ئەمە مافی هیچ هێزێک نییە. ئەمە بۆ معلوماتان بۆ ئێمە مای هەم شەرەفە هەم مای گەورەیە. لە بەشێکی تری وتەکانیدا ڕێبوار حەمەد دەڵێت ئەوەی کۆمەڵ و گۆڕانی هاو هەڵوێست کردووە بەرگریکردنە لە دامەزراوە شەڕعیەکان و وەستانەوەیە دژی ناشەفافی و نادادی. ئەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان چی کۆمەڵ کۆکاتەوە پێچەوانەکەی پێچەوانەی ئەوە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هاو هەڵوێست کردووە بەرگری لە مافی گشتی بەرگری لە دامەزراوەکان دروستکردنی حکمێکی ڕەشید لە وڵاتە بە هەدەرنەدانی سامانی گشتی شەفافیەت شەراکەت دژی گەندەڵی وەلانانی زوڵم و ستەم و احتیکار ئێمەی کۆ کردوتەوە لەگەڵەوە. ئەگەر بەیانی هێزێکی کە لە حکوومەتدا تەجاوزی کردەوە بۆ سەر ئەوانە فعلەن ئەبێ ئێمە ئەو کات لەگەڵ ئەوان هاوپەیمان بین. سەبارەت بە کاری هاوبەشی ئیسلامی ئەو بەرپرسەی کۆمەڵ ئیسلامی دووپاتی کردەوە ئەوان سوورن لەسەر کاری هاوبەش و جەختیشی لەوە کردەوە هەمیشە کۆمەڵ ئیسلامی دەست پێشخەر بووە بۆ کاری هاوبەش و ئەوەشی ڕاگەیاند لە ئێستادا کۆبوونەوەکانیان بەردەوامە بۆەوەی کاری هاوبەشی نێوانە و سێلایەنە زیاتر پەرە پێ بدەن. لا درێژەی کۆبوونەوەکەدا ئەو بەرپرسەی کۆمەڵ ئیسلامیەوەی ڕوونکردەوە لا دیدار و کۆبوونەوەکانیان لەگەڵ وەفدە بیانی و ناوخۆیەکان جەختیان لەوە کردووەتەوە کورد مافی خۆیەتی قەوارەیەکی سربەخۆی هەبێت و پێویستە وڵاتانی دیکەش کە بەشێکی خاکی کوردستانیان بەرکەوتووە ئەو مافە بە گەلانی کورد بدەنەوە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی قساکەین کە پەرلەمانی بێ و سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرێ